ئەو کاتەتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن سڵاوی خۆی گەورەتان لێبێ خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ بەرنامەی هاوڕێی تەمەن پێتان شاد بووم. میوانی ئەو شەومان کەسایەتی جوان و ناوازەی کوردستانن کە سوپاسیان دەکەین ئەرکیان کێشاوە هاتوونەتە ئێرە بۆی بەرنامەکەمان ڕازاوەتر بکەن. میوانەکان خات و پەخشان زەنگەنە، خات و ئەمەل جەلال، خات و بەهار عەلی. بەخێراتن. پەخشان خان لە لای تۆ ڕادەست پێ دەکەین. وابزانم لە دەستت لە کار کێشاوە لە ئەنجومەنی باڵای خانمان. من ئەوەی بە شتێکی جوان دەزانم، یعنی دەست پێشخەریەکی جوان، یعنی خۆت هەست بکەی کە مەودا بدەی ئەوانی پاشت لە ئەخیری دەست پێ دەکەم لۆیە دێمەوە. ئەمەل خان باشە لە تەنیشتمەوەیە ئەوش ئەندامی هەرە کارای ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بوو. من لە کابینەی لە هەشتا داوام کرد و هەشتە نامەکەم ئێستش لە ئەنجومەنی وەزیرانە و شایەتم هەیە نامەیە ناوبێنم گوێیان لێمە. لە ئیتر نەکرا قوبوڵ نەکرا و بەڕاستی من ئەو هینەشم نییە، ئەوە نییە دەست لە کار کێشانەوە فڕەم و ئیتر نایم، یعنی لام مەقبول نییە ئەوە، چونکە بێ تەرەفی مقابل ئامادە بێتە بەدەنگەوە هاتنەوە بەڵێ و شوێنەکە ینی چۆڵ نەکەی. بە هەر حاڵ لە کابینەی نۆ چاوەڕێمە کرد ئەوە نییە ئاڵوگۆڕی حکوومەت و وەزارەت و ئەوە نەکرا. ئەمەل خان ئاگای لێیە نامەی زۆر زوو نامەی دەست لە کار کێشانەوە نووسی، هەر ئەمان ئەیان و دەجارێ و پەلەمەکە و نازام چی و ئەمانە لەو ڕوانگەیەوە ئەزانی کاک کامەران من تەسەورەکەم ئینسان مەسەلا دەورەیەک و دوو دەورە لەوە زیاتر ڕەنگە بۆ ئەو مەجالە ڕەنگە بچتە مەجالێکی کە قەینا، یعنی ناڵێم ئیتر هەر لە 29 ساڵی ئەندام پەرلەمان تەقاعد بکە، نە وا ناڵێم، یا وەزیر یا لە عمرێکی کەم ئیتر بڕات تەقاعد بێ. لێرە پێم وایە ئیتر یعنی ڕەنگە ئیتر نەتوانێت داهێنەر بێ بچێتە بوارێکی تر ڕەنگە یعنی ئەفراندەم وکا لە بوارێکی تر بەڵێ بگۆڕی وەزعەکەی خۆی بیگۆڕی، یعنی دەورەیەک 4 ساڵە دوو دەورە 8 ساڵە لام وایە کافیە بۆ ئەوەی کە بەرنامەیەکی هەیە، چونکە کە ئەچێتە شوێنێک ئەکید بەرنامەیەکە هەیە، یعنی دیدگایەکە هەیە. بە هەر حاڵ ئیتر هەتا یعنی لە مانگی یەک بوو مانگی یەک من ئیجازە بووم، ئیتر سەرەتای مانگی دوو بەڵام پێش ئەوە لە یەکەم پێکێنانی کابینەکە دەستی پێکرد کە زانیم هینەکەی ئێمە بەر نەکەوت، یعنی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەو شایەتیم بۆ ئاچکە باسی کردووە، وتم ڕجا ئەەکەم بە سەیتر ڕجا ئەەکەم یعنی بە ڕجا لە موناسەبەیە کاوتی وەڵای من ئەو شایەتی بۆ ئەم یەکەم ڕۆژ وای وت دێنەوە لات خاتون پەخشان. ئێستا خاتومەل سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەمان دیدگای خاتو پەخشان تەیە کە دەبی بە پلان و بە گوڕوتینەوە ئیشەکان بکەی و پلانێک تەبی لە ئیش بە دڵنیایەوە سەرتا زۆر زۆر سپاس بۆ بەرنامەکەتان، بۆ من جێگای خۆشحاڵی و شانازیە لەگەڵ مامۆستا و سیاسەت مەدارێکی تێکۆشەر و لەگەڵ هاوڕێی ئەزیزم بەهارخان کە لە شتێکا یەکە گرینەوە کە ئەویش مێژوویەکی دوور و درێژی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە. منیش یەکێک بووم لەوانەی کە یەکێک لە قوتابخانە سەرەکیەکانی کە بۆ بە فێربوون بۆ بە با بڵێن بناغەیەک بۆ فێربوون لە تێگەیشتن لە پێداویستەکانی مرۆڤ، تێگەیشتن لە بەرگری کاری، تێگەیشتن لە چۆنەتی دۆزینەوەی دەرفەت بۆ ئەوەی بتوانانی خزمەت بکەی، هەموو ئەوانە لە ڕێگای ڕێکخراوە ناحکومەکانەوە بە تایبەت ڕێکخراوی مناڵپارێزی بەریتانی. من ئەمەل خانم کە ناسی لە سەرەتای نەوەکانە گەنجێکی ئێستش گەنج و جوانە، یعنی گەنجێکی زۆر زۆر تۆزە لە هەرزەکار بڵێم باریکەلە ئیشکەر
ئەو وەختە سەرنجی ڕاکێشان بەڕاستی یعنی بە بڕووتی و چالاک بوو زۆر چالاک بوو لەگەڵ ئەو تەمەنە بچووکەیە یعنی زۆر سپاس بەخشان خان کاتێک کە تۆ چیتە ناو پرۆگرامێکەوە یانە چیتە ناو پلانێکەوە یان چیتە بەرپرسیارەتێکەوە هەمیشە ناڵێن بەڕەهایی چکە زۆر جار ئینسانەکەوێتە شتێکەوە پێشتر هیچ پلانێکی بۆ دەنەناوە بۆیە ئەگەر پێشتر پلانیشت بۆی نەبوو بێ بۆ خۆم من ئەزمموی گەشت و گوزارەڵێم من لە نەوەتویەکەوە کوجناوی پەشان خانوتی من بە حکمەوەی لە هشتا لە ناو حزبێکی سیاسیە ڕێخستن بووم دواتر لەنەوە یەکەوە دوای بەهاری ڕاپەڕین کە ئێمێسا بەرەنجامەکەی دەخۆین تۆ کاتێک کە بەرپرسیارەتێک وەرەگری ئەگەر ینی با بڵێن ئەزمونێکت هەبوو بێلەوە ئاسانترە بەسەگەر ئەزمونت نەبێ و یەکەمین جار بێچیتە ناو پرۆسێەوە پێویستت بە ڕاوێژە پێویستت بە گفتوگۆیە پێویستت بە گەڕانە بە شوێن سەرچاوەکانی زانیاری پێویست بە تێگەیشتنێکی ورتر هەیە من بۆ خۆم کە بووم بە سەرۆکی دەستەی گەشت و گوزار ڕۆژە لە ژان تەوقع ئەوەم نەکردووە ببم بە سەرۆکی دەستەی گەشت و گوزار هەمیشە مەلەفی بەردەمم زۆرتر لەسەر بابەتە کۆمەڵایەتەکان بابەتە پەروەردەیەکان بابەتە کۆمەلگەی مەدەنی زیاتر بە بابەتە مافەکان مافی مرۆڤ بۆ نمونە زیاتر چاوم لەوە بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پەروەردە ئەو وەزارەتە خزمەت گوزاریانەکە بەڵام کە هاتمە ناو گەشت و گوزارەوە دوای دراسەکردن و بە دوواداچوون لیان پرسییم تۆ چۆن ئەم شارەزایەت وەرگرتووتم لەبەرەوەی حەزم لە ئیشە ینی با بڵێن بەرپرسیارەتی بەشێک لە شتەکان حەزکردنە بۆ ئیشکردن کە تۆ خولیای ئیشت هەبوو و کارەکەت خۆشویست هەوڵەدەی بە جوانترین شێوە هیچ شتێک بێکەم و کوڕی نییە بەڵام فێربوونیش لە ئەزمموی مامۆستاکانمانەوە دەچینە لای بەهارخانی یان تەسەوڕ دەکەی هەر حەز و خولیای ئیش و یان پێویستی بە پاڵپشتی هەیە پێویستی بە باگراوندێک هەیە لە بوارەکەی کە مەسەلەن لەو بوارەیشی دەکەی کە بەڕێزە لە بواری کۆمەلگەی مەدەنیەوەیشی دەکەی بەڵێ زۆر سپاس منیش زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە لەگەڵ مامۆستام و هاوڕێی زۆر ئازیز بەخشان خان و هاوڕێی ئازیز ئەمەل خان پێکەوە هەندێک گفتوگۆ بکەین بە قەنەعەتی من خۆشەویستی و قەنەعەت بوون بە ئیشەکە زۆر گرنگە عشق بۆ ئیش وا لە ئینسانەکە ئیبداع بکە کە ئەگەر بێت و شارەزایشی نەبێت لەو بارە ئەتوانێت خۆی فێر بکاتێ ئاینی ئەتوانێت بەڵام بێگومان هەموو کاتێک بۆ ئەوەی کە بەتایبەتی لە کۆمەلگای ئێمەیە بۆ ژنێک کە شوێنێک وەرەگرێ مووقعەیەکی ئەبێت بە تایبەتی لە حکومەتە لە دەسەڵاتە بێ هەموو کۆمەلگاکە چاوە لەسەری بە دوای کەم و کورتیەکە ئەگەڕێ ئالەوە پێویستی بە پاڵپشتیە بێگومان لەو مەجالە پێویستە هەمومان پاڵپشتی بکەین یەکێک لە دەوری ئێمە وەکو کۆمەلگای مەدەنی ئەوەیە هەر ژنێک بچێتە هەر مووقعەکەوە ئەگەر نەتوانین مباشر اختصاسمان نیە لە مەجالەکە بەس وەکو دەعمێک بین لە پشتی ئەو ژنەوە کە بتوانێت ینی شکمان نییە لەسەر هەرچەندە بەهارخان لە دیراساتی دەرووناسی و کارگێڕی شتەکەی پێ دەڵێن شاهنگ زۆر جارە ئەو ئافرەتەی دەستە منسەبک ببوورانی ئەوە ینی هەر دیاردەیەکە محاربەی ئەوانی ئافرەتەکان دیکە ئەوش هەیە پێی دەڵێن شاهنگ لە بواری کارگێڕیە چکە شاهنگ لەناو پورەی خۆی قبولی کەس ناکە ئەوەش هەیە یعنی ئەوەش هەیە مەثەلەن فعلەن پێویستی بە پاڵپشتە هەر ئافرەتێکە کە لە بواری خۆی سەرکەوتن دەکات دەبی بە هەمومان پاڵپشتی من پێمە بەگە سێری ئافرەت بکەین ژن بکەین وەک کەس هەمومان وەکی نین ئێمە هەستا هەرسێکمان زۆر هاوڕێین لە زۆر شتی مشتەرەکمان هەیە ڕۆیایی هاوبەشمان هەیە بەڵام لە شێوازی ئیشکردنا ڕێگە جیاواز بین ئەبێ بەو شێوازە کۆمەلگا سەیری ژنکە ناکرێگنمونە بۆیە لە ئەزمموی ئێستای کوردستان پێمانەڵێ لە ماوەی ئەو زیاتر لە 30 ساڵی ڕابردووە کە خۆمان حکمی خۆمانمان کردووە بەڕاستی ئەزمونونەکانی ژنان زۆربەی زۆری سەرکەوتوو بووە یعنی ئەو ژنانی وەزیر بوون لە من باسی لە دوای ڕاپەڕینەوە کەم ئەوەی ئەندامی پەرلەمان بووە ژمارەیەکی زۆر باش توانیوانە جێگەدەستی خۆیان بۆ کۆمەلگا جێگە پەنجەیان دیارە جێگەدەستیان دیارە عەفوو بەهارخان عەفوو بەر سەرچە لام وایە هەر کە چاوی کردوتەوە لە ناو ئەزممونا چاوی کردەوە لە خێزانێکی بنەماڵەیەکی نەکرد خێزانەکەی خۆی بڵێن دایک و باوکو خوشک و برا لە بنەماڵەیەکی خەباتکار پێشمەرگە بووە بنەماڵەکەیان خۆی مناڵ بوو زەمانی ینی وەختی ئەوەی نەبوو کە بەهارخانم ناسی
تازە جامیعی تەواو کردم ئەویش گەنجێکی ناسکی جوانی وەکو ئێستا بەڵام یعنی ئەو 20 ساڵی بخەرە سەر زۆر متحمس بوو بۆ ئیش ئەویش بەڵام زۆر بەهێمنی ئیشە کرد یعنی ئێستا ژوایە زۆر لێرە پەخشان خانم ولا حەزەکمێ لە هەردوو خات ئاگاتان لێ چۆن باستان دەکا کۆ چۆن وەسفتان دەکا بە ئافرەتی جوانی کارایی من حەزەکەم بۆ ئێمە شتێک بڵێم من ئێستا لە هەفتاکانی تەمەنمە بژیت ئەمان بە 15 ساڵ لە من تەمەنیان کەمترە 15 زیاتر یعنی بە 20 ساڵ بڵێت تەمەنیان فەرقی هەیە لەگەڵ هەرچەندە ئافرەت حەز ناکە باش تەمام بکە ها منەی کەم ئەنجا یعنی من شانازی بەوە ئەەکەم دائیمەن یعنی ئێستش ئیشیان لەگەڵەکەم کە من خانەنشینم ئێستا ناوی دیارن و خەڵکی دیاری کۆمەلگا ئەو بەردەوامیە کە بڵین ئەو ئیشەی ئێمە لەگەڵ بەهارخان ناڵێم گەنجێکی تازە جامیعی تەواو کرد بوو لە کۆمەڵی ئافرەتان لە قیادەی کۆمەڵی ئافرەتانە بوو لەبەر وتوریایی و ئینی ئینگلیزیەکی باشیە زانی یعنی ئەو ڕۆژە باسی ئەوەمان نەکرد تەسەور کە لە کۆنگرەی پەکین وەسایقەکانی لە هین شەرقی ئەوسەط بڵاوە کرایەوە ئەنجا لە کۆمەڵی ئافرەتان لە قیادەی کۆمەڵی ئافرەتان لیجانمان پێکێنە کێ هەر لایەک وەرگرێ و تەسنیفی کە ئەو کات کە لە کۆنگرەی پەکینە لە 95 بڕیاردرا حکوومەت دەوڵەت تەدەخول بکات لە ئیشی ژنە ئێمە ئەوەمان جیا ئەکردەوە وابزان من و تۆ لەگەڵ بەهار بەیەکەوە ئێمە ئەوەی کە تەسنیفمانە کرد ئەمان و ئەمە عایدی حکومەتە نە موئەسسەسەیەکی ژنان هەبوو حتا لیجنەی ژنانی پەرلەمان نەبوو لیجنەی ژنان لە پەرلەمان یعنی قەزدم ئەمە هەمووی یعنی ئەمان ئێستا کەڵەکەبوویەکی زۆر هین هەیە دەوڵەمەند خاتوە ئەمن ڕسمەکتم دیت لەگەڵ لاپۆرتای ئەتەوانە ڕیال مەدریدم من تۆ کاتە دژین نا دژنین دوو تیمی جیاواز هەندەری بەڵێ وەڵام من بەرشە ئەیبارقەن تۆ چیت من لەگەڵ تیپی هەولێرم ئەمان خان هەر یعنی مەسەلەن بەرشە بەتەما لێرە شتێکی بکە یان هەر سەردانێکی ئەوها بووە وەڵا طبعا من سپاس بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم کە لە ئیسپانیا بەڵێ لە ئیسپانیا کە دارەوان بەڕاستی بەرنمێکی و پلانێکی زۆر جوانی بۆ دانابووین ئێمە طبعا بۆ پێشانگای فتور چوو بووین کە پۆشۆ لە مەدرید پێشانگایەکی نێودەوڵەتی ساڵانەی ئیسپانیا هەیە کە لە مەدرید دەکرێت بەڵام پێش ئەوە لە دوای پێشانگاکە 3 ڕۆژیشماندانا بۆ ئەوەی کە هەندێک دامەزراوەی گەشتیاری لە وڵاتی ئیسپانیا لە دەرەوەی ئەوە لە هەرێمی کەتەلۆنیا هەرێمی ئەندەنوسیا لەوێ یان دامەزراوەکانی ئێوە ببینین و وەرزشێکێکە لە ڕێگەزە گەشتیاریە گرنگەکانی جیهانی کە گەشتیار زۆر ڕاکێشێ گەشتیارەبینێ ئیسپانیا لەگەڵەوەی کە دووەمین وڵاتی جیهانیە لە ڕووی ژمارەی گەشتیار و لە ڕووی چالاکی گەشتیارەکانی لە هەمان کاتە وەرزش یەکێکە لە ڕێگەزە هەرە گرنگەکانی کە بۆ خۆتان نەزان هەردوو یانەی ڕیال مەدرید و بەرشەلۆنا ینی لە تۆپەکان باشە هەوادارێکی زۆریان هەیە و یاریزانەکانیان دڵخوازی زۆرێک لە خەڵکە جیاوازەکانن کە هەندێک خەڵک هەیە هیچ نازانە لە وڵاتە بەڵام کریستیانۆ ڕۆناڵدۆی خۆشەوێت میسی خۆشەوێت یان شتێکی تر بۆ یەکێک لە بەرنامەکانمانەوە بوو من بۆ خۆم بەرشەیم لەبەرەوەی لە هەشتاکانە وەرزشکاری دێری نیشم وەرزشم تۆپی دەست و بالە بۆیە وەکو یاریزانێک خواستم بۆ زۆر هەردوو گۆڕەپانی ڕیال مەدرید و بەرشەلۆنە ببینم سانتیاگۆ و هی طبعا کاپتنی هین ببوو نۆژە نەکرایەوە لە تەنیشتیا یاریگایەکی تر هەبوو خوان لاپۆرتا پێشوازێکی گەرمی لێکردین و من داوام لێ کرد وتم بۆ من خەونێکی گەورەیە و ئەمڕۆ بۆ من 10 ساڵ لە تەمەنم کەم بۆ لەبەرەوەی زۆر بەبوو و زۆرێک لە فەیسبووکە پیانەوتم ئەوە چێتەوە خوان لاپۆرتا بینی ئێمە بە ئاواتەوەین
بەس داوام لێ کرد ئێمە ناڵێن یانەی بەرشەلۆنە یان ڕیال مەدرید بەس پێم وتم دەیان یانەی جیاواز هەیە لە ئەو وڵاتە لەگەڵ نوێنەراتی حکوومەتی هەرێم ڕێکەوتین کە هاوکارمان بن لە هێنانی هەندێک ئەگەر یاری دۆستانەش بێ کوردستان بەخێنە نێوان ئەو دۆستایەتی دەست خۆش بەس بەهارخان هەست دەکەم جەود نییە لەگەر تۆ پێ زۆر نا بەس کوڕەکەم و مێردەکەم زۆریان حەز لە فوتبۆڵە بەس وەرزش دەکەیت حەزم یاری ڕیاڵەوە ئینشاءڵڵا دۆڕن لەگەڵ وەرزش نا بەس پیا حەزم لە ڕۆشتنە بەس وەرزشی دەکەی وەنیا سەرکەوتن بەسەر شاخەوانی پیاسە ئەەکەم و ڕۆشتنم زۆر پێ خۆشە بەڵێ پەخشان خان وا بزانم مامۆستای بیرکاری بوو یان فیزیا جان حەزم لە بیرۆ ئەمە کە مامۆستای بیرکاری نەدەهات خوامان بوو وانە من زۆر حەز لە فیزیاکەم ئێستش بڕوا بکە بەعزێ جاران پێشەوەی ینی ئەم ئینتەرنێت و ئەوانە هەبێ هینێکە بوو کتێبێک الفیزیا المسلیە دووسێ چەند جوزئێک بوو ئەوەم هەبوو ئێستا زۆر جار ئەوە بیرەکەمەوە سەلام عادلەیەکم بیرەکەوێتەوە ئەچمە سەری پێم خۆشە فیزیا زۆر خات و بەهار ئەتومادەم لەگەر فیزیای کوی ئەتۆزام ئینگلیزی من قانونم خوێندووە ئینگلیزی بتە بەشی ڕاگەیان تەرجەمەم خوێندووە هیچ یادگاریەکی خۆشتەچ خۆشم بدێ لە ساڵەکانی خوێنێ لەگە خات و بەخشان لەگە خات و ئەمال وەڵا یادگاری خۆشم زۆرە لەگەڵیان لەگەڵ پەخشان خان ناڵم ئینگلیزی زانی ناومان لەگەڵ پەخشان خان ناوی بنێم یادگاری بۆ من پەخشان خان بەڕاستی قوتابخانەیەک بوو قوتابخانەیەکە ئێستاشی لەگەڵا بێت کە زۆری لێوە فێر بووم من تازە تەخەڕوجم کردبوو لە زانکۆ پەخشان خان لە شاخ هاتبوویەوە ئەزمونێکی گەورەی کاری مەدەنی پێش شاخ و شاخ و دنیا دیدە و ئەوەی زۆر لە خەیاڵمە هەموو کاتێکیش باسیەکەم وەک ئەزمونێکی دەوڵەمەند لە پاش ڕاپەڕین کە یەکەمین پەرلەمانی کوردستان دروست بوو ئێمە ڕێکخراوەکانی ژنان ئەو کاتە ئیشمان کرد لەسەر گۆڕانکاری لە یاسای باری کەسێتی وتمان بە کەڵکی ئەم سەردەمەی ژنی کورد نایە پرۆژەیەکمان پێشکەش کرد بۆ پەرلەمان ئیشمانەکە ڕێکخراوەکانی ژنان لەگەڵ پەخشانخانە زۆر ئەو فترەیە لەیەکەوە نزیک بووین من هیچ باگراوندێکی یاساییم نەبوو بەس کەسێکی داکۆکی کار بووم لە مافی ژنان و لەو ڕێکخراوی کۆمەڵی ئافرەتان ئیشمانە کرد جارێک بەیەکەوە لە سلێمانی لە یەکێتی ژنان بوو کۆبوونەوە کە من و پەخشانخان ڕۆشت بووین ئێمە هیچ پارێزەرێکمان لەگەڵ نەبوو مەسەل ئەساسیەکانمان هێنا بوو لە قانونەکە کە پێویستی بە گۆڕانکاریە کە چوین یەکێتی ژنان کۆمەڵێک ژنی پارێزەریان هێنا بوو فقرە بە فقرەی قانونەکەی کرد وتم پەخشان خان ئەی ئێمە چی بکەین ئێمە فقرەمان دروست نەکردوتی خەمت نەبێ ئێستا تەرتیبیەکەم فعلا یعنی جەوی کۆبوونەوەکەی گۆڕی بۆی ئێمە پێویستمان بە فقرەنی ئێمە پێویستەکە ئەو خاڵانی کە بە کەڵکی ئەستای خاڵە تایبەتەکان و بە ئەزمموی نەفەس درێژی تێکۆشان پشو درێژی پەخشان خان کە بەڕاستی من لەوەش زۆر فێر بووم لێ ئێمە لە 92 ئیشمان کردووە بۆ هەمواری یاسای باری کەسێتی لە 2010 هەر لە سەردەمی کە پەخشانخان ئەندامی پەرلەمان بوو بە پرۆژە و لە یعنی بوو بە قانون تعدیلاتی تیاکرا و لە پەرلەمان دەرچوو بۆی ئەو ئەزمونێکی زۆر دەوڵەمەندە بەڕاستی بۆ من کە دەستخۆش ئەمەڵخان ئەتو چ یادگاریەکی خۆش مەسەلەن بەسەر هاتەچی کە لەگەڵ پەخشانخانیان لەگەڵ وەڵام من یادگاری لەگەڵ پەخشانخان حەزمان لە ناو سروشتە هەردووکمان هەندێک کە کاتمان هەبێ بۆ جەوگۆڕین و ئیسراحەتی دەرونی خۆمان و بینین و سروشتی جوانی کوردستان ئەچینە دەرەوەی هەولێر سروشت ئەبینین گۆرانی ئەڵێن بۆ نیشتیمان بۆ جوانی سروشت بۆ عشق و بۆ خۆشەویستی و بۆ جوانی ئەمەڵخان توش لەگەڵ ینی لەوە من زیاتر لە نزیک لە 7 ساڵ لەگەڵ پەخشانخان لە ئەنجومەنی باڵای خانمان من پێشەوەی بچم بۆ ئەنجومەنی باڵای خانمان بۆ خۆم یەکێک بووم لە دامەزرێنەرانی ئەنجومەنی باڵای خانمان لە سلێمانی پرۆژەکە لە سلێمانی پەخشانخان خۆی یەکێک بۆ لەگەڵمانە بەڵام قەت تەسەوری ئەوم نەکردەوە بچم ببم بە ئەندامی ئەنجومەنی باڵای خانمان ئەنجومەنی خانمان دروست بوو ماوەیەک کاری خۆی کردبوو من بەڕێوەبەری گشتی بووم لە ئەنجومەنی وەزیران جنابی کاک بەرهەم و کاتە ئەندامێک ڕۆیشتە پەرلەمان
من چوومە شوێنەکەی کە چووم پەخشانخان وەکوی جەنابی باسی کرد پێشتر ئەم ناسی پێشتر چەندین جار لە کۆبوونەوەی جیاواز لە هی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بەس دووسێ شت هەیە کە لە ژیانی ئیداریە کە لە پەخشانخانەوە فێر بووم پەخشانخان باسی تەمەنی کرد هیچ کاتێک ڕۆژە لە ڕۆژان هەستم بەوە نەکردەوە پەخشانخان تەمەنی لە ئێمە زیاترە هەمیشەوە هەستم کردووە ڕۆحێتێکی هەم دایکانە هەم ڕەفاقەت هەم خوشکانە هەم ئەوەیە بەڵام یەکێک لەو شتە زۆر زۆر جوانانەی کە من زۆر مەعجیب بووم پێی زۆر جار حاڵات دروستە بێت تۆش پرزابی سرت لێتەوە یەک نازانی چی بکەی یان مەسەلەن شتێک هەیە حەدەسێک ڕووەدا تۆ زۆر پێی تۆڕە ئەبی ئەم ئەیوت هێواش بن ئاسابی خۆتان هێواش ڕاگرن شتەکە وانە یعنی شتە گەورەکان لەبەرەوەی ئەو لە شاخاوەندە ئاساتی بینیوە پێشمەرگایەتی و ئەوانە شتە گەورە ناخۆشەکان یان حەدەسە گەورەکانی بۆ هێواش بۆ ئەوەندە بچووکە کردۆ لە بەردەمتا هەستت بە و مەترسیە ناکرد کە تۆ ئەوەت لێ کرد لەگەڵەوەی کە بەڕاستی زۆر جار هەیە لە ئەزمموی ژیانی خۆمانە هەستەکەین زۆر جار غەدری گەورە ئەکرێ لە کەسایەتی جیاوازەکان بۆیە ئەزمموی من لەگەڵ پەخشانخان لە ماوەی ئەو 7 ساڵەیە متمانە پێدان ئەو متمانەی کە بە ئێمەی هەبوو مەسەلەن زۆر جار بە منێوە دەیوت ئەمە ئەزانم ئەمڕۆ هەی نییە یان بەیانی شەمەیە بێ بڕۆی بۆ بەغا لێن ناترسم بڕۆ ئەموت ئاخر پەخشانخان نا تۆ بڕۆ دەین چی لێ کردی وای لێ کردی یان یەک متمانەی بۆ دروستە کردی وای لێ کردی تۆ بڕۆی تو بەرامبەر بە ئەوانەوە بۆستی و هەمیشە لەگەڵمان بووە ئێمە ئەزمونێکی جوانمان هەبووە بەیەکەوە لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر لە ئەنجومەنی باڵای خانمان ئەنجومەنی سەردەمی پەخشانخان خان زۆر جیاوازە لەم ئەنجومەنی ئێستا ئەنجومەنی ئێستا تۆزە بێ سەریەشەیە ئەنجومەنی ئەو کاتە سەریەشەی زۆر بوو ئەوزە ئەمەل خان دەچینەوە لای پەخشانخان لە کۆتاییەکەی ئەزمون شاخ متمانە یعنی هاوڕێیەتی ئەوانە چۆن پێناسە دەکەی یان بە لە دووە قسەکانمان ئەزانی چی یەک کۆمنت لەسەر ئەوەی شاهنگ یەکەم کاکە کامەران ئەوە هەر لە ناو ژنانی لە ناو پیاوی شاهەیە ئەمە یەک دوو هەیە بەڵام ئەوە پیادە ئەکە حەزەکەم گوێیان لێم بێ و هەمیشە ژووتومە ڕەنگە لێشیان بیست بم هاوڕێکانم ئەڵێم کەسێک کە لە مووقعێکا بوو لەگەڵ مەجموعەیەک ئیشی کرد مەجموعەکەی زۆر بەهێز بوون بەهێزی و گەورەی کەسەکە دەرەخات بەڵام کە حاشە حازری حاشا لە بڕووی ئەوانەی گوێیان لێمانە کە لەگەڵ مەجموعەیەک بوو دەڵێ ئیشی کرد قیمەتی چیە ینی خۆشی لەو مستەوایە بۆیە هیوادارم کە لەگەڵ خەڵک ئیشەکەن بزانن ئەوانە توانایان هەیە بۆیە لەو مووقعان ڕەنگە هەنێ جار تواناشی نەبێ وەکو ئێستا هەردوو خانم ئاماژەیان پێ وردە فێرە بێ یعنی ئەڵێ ماسی مەلەوان تا فڕینەیتە ناو ئاو دوو جار نقم نەبێ وەڵ نەسێتەوە فێری مەلە نابێ لەبەرەوە پێویستە بەو ڕۆحیەتە تەعامل بکەیت جانبێکی کەی یعنی کە ئینسان لە وەختێکی مناسبە بگەڕێ یعنی ئیتر بڵێ تەواو بەهارخان ڕەنگە لە بیری بێ هەموو جارێکم وت بە تایبەتی بەسی چرکەیەک ئەوەی ئەموو بەهارخان بەناڵترین تەمەن بوو لەگەڵمانە بەموو بەوانی کە دیسان ئەوان تەمەنیان لە من کەمتر بوو ئەموو کە گەورە بووم بانگ بکەن بۆ کۆڕ و کۆبوونەوە بەڵام کە دەستم هەڵبڕی ویستم قسە بکەم مێڵن نەوەکو قسەی بێسەر و بەر بکەم قەینا احترامم بگرن بەڵام مەمخەنە یعنی هینەوە خۆتان ئیشەکان بکەن بەنسبەت منەوە ئەزانی متمانە زۆر مهمە لە بەینی هاوڕێکانە دەستخۆش پەخشانخان بەو قسە جوانانە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بەڕاستی خۆشم سوودم لەو بەرنامەیە بینی دەستان خۆش بی بەخێر هیوای کاتێکی باشتان لۆ دەخوازم بینەرانی عەزیز سوپاسی ئێوەش دەکەن کە لەگەڵمان بوون ئێوە شاد و وڵات داوەتە